بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنمەیەدا خواستی خەڵک لە ئەجێندای هێز و حزبە سیاسیە کوردیەکان دەخینە بەرباس و پرسیار دەکەین. بەڕاست خەڵک و کۆمەلگەی کوردی خواست و داواکاریەکانیان نەکردوتە قوربانی ئینتیمای سیاسیان بۆ هێز و حزبەکانیان. ئایا حزب و لایەنە سیاسیە کوردیەکانیش خواستەکانی خەڵکیان نەکردوتە قوربانی و کارتێکی ناوگەمە سیاسیەکانیان؟ بەڕاز وەک چۆن هێز و حزبە کوردیەکان بەسەر دید و هەڵوێستی جیاوازدا دابەش بوون، خەڵکی هەرێمی کوردستانیش خواستەکانیان بە گوێرەی ئەم دابەشبوونە سیاسی لایەنە کوردیەکان دابەش نەکردوێتەوە. لە ئێستادا حزبە کوردیەکان لە جیاتی خەڵک و کۆمەلگا و لایەنە پەیوەندیدارە ڕسمیەکان ئەوە دیاری ناکەن کە خەڵک چی پێویستە و هەروەها چشی پێویست نییە. کاتیەوە نەهاتووە کە خەڵک لە دەرەوەی حزب و لایەنە سیاسیەکان خۆیان لە هەمبەر خواست و داواکاریەکانیان ڕێک بخەنەوە. بۆ قسەکردن لەسەر ئەمە هەرێک لە بەڕێزان کاکە حەکیم عوبێد ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان، کاگە ڕەئوف ڕەباتی کاژێڕی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆی سلەیمانی لە گەڵمانن، لە ستۆدیۆی هەولێری پایتەختیش کاک ئیسماعیل ڕەسوڵ بەرپرسی مەڵبەندی سەی کۆمەڵی ئیسلامی لە گەڵمانە. بەخێراتتان دەکەم، سوپاسان دەکەم زۆر. کاک حەکیم با لە بەڕێستەوە دەست پێ بکەم بەڕاست لە ئێستادا ئەوەی کە ئێمە ئەوە دیاری بکەن چی خواستی خەڵک و چش خواستی خەڵک نییە، هەست ناکە ئێمە پرۆسێژ و قورس و ئاڵۆزە. سپاس بۆ ئەم دیدارە. تاکید ئەوەی کە جەناب دیشار پێدەی خواستی خەڵک خواستێکی گرنگە. هەموو لایەنە سیاسیەکان گەر جەماوەر و خەڵک نەبێ ڕەنگە نەتوانن پایگای حزبەکەشان بەهێزکەن، بەڵام من پێم وایە خواستی خەڵک ناکرێ حزب و ناکرێ بەڕاستی تاکە شەخص دیاری بکە. دیارە خواستی خەڵک لەوێ ڕنگدانەوە ئەدا کە ئەو نوێنەرانەی کە بەخواستی بە دەنجی خەڵک کە ئەبن بە نوێنەری خەڵک لە پەرلەمانە ئەوانە ئەتوانن زیاتر پێناسە و داواکاری و خواستی جەماوەرەکە فەرهەمە بکەن، ئەویش لە ڕێگای دەستگاکی شەرعیەوە کە ئەویش پەرلەمانە بتوە پەرلەمان بتوانێت زیاتر دەڵێت کە حزب ناکرێ، ینی خواستی خەڵک دیاریکە، بەڵام کارنامەی هەر حزبێک بە جیاوازی دید و ینی بیرڕای ئایدۆلۆژیان دەبینین بەشێکی تەرخان کراوە بۆ قسەکردن لەسەر خواستی خەڵک. یاری من بەبەستم ئەوە نییە کە حزب نەتوانێت خواستی خەڵک دیاری بکە، بەڵام ئەتوانێت لە ڕێگای پرۆژەوە ئەو خواستانەی خەڵک لە ڕێگای نوێنەرەکانیەوە کە ئەگەر لەلای حزبەوە نوێنەری حزبەکانیان و بەدەنجی جەماوەری حزبەکە ئەچنە ناو پەرلەمانەوە ئەکرێ لەو ڕێگایەوە بەڕاستی دیاری بکرێت، نەک لە ڕێگای حزب و لە ڕێگای تاکە شەخصەوە، چکە ناکرێت خواستی خەڵک حزب و تاکە شەخص دیاریکە. ئەگەر کارگەیشتە ئەوە شتەکان ئەکرێ هەنێجار بە میزاجی تاکە شەخص و تاکە حزب بەڕاستی میزاجەکان بە میزاج دیاری بکرێ، ئەو کاتەش بە تاکید بە خواستی خەڵک ئەکەوێتە ژێر پێوە و خواستەکانی ئەوەی کە خەڵک ئاواتێتی من پێم وایەوەکو پێویست هەم نایەتە دی هەمیش ناگاتە ئامانج و ئەبینن ئێستا لەم هەنگاوانەی دوایی ئەم ڕنگدانەوەیە بەرقەرار بووە. ینی بۆ نمونە کە ئێستا ئەبینین هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان قەت لەوە خۆی نبینێتەوە کە موچەکانیان بەم شقڵەبێک کە ئێستا وەری ئەگرن. ئەوە نیشانەی ئەوەیە ئەگەر حزب و تاکە شەخص ڕەنگە زیاتر خواستەکانی خەڵک دیاری بکە، من پێم وایە بۆ شێوازە دیاری. کاگەڕۆف سنووری حزب بۆ چوونی بەڕێزت لە هەمبەر خواست بەشی گشتی تاچێت خواستی خەڵک حزب دەتوانێت چی بکە؟ ینی لە هەمبەر ئەو شتێک کە پێی دەگوترە خواستی خەڵک وەزیفەی چییە؟ بێگومان هەموو حزبێک بەرنامەی سیاسی خۆی هەیە، بەرنامەی کۆمەڵایەتی هەیە، بەرنامەی ئابووری هەیە. ئەکرێ لە خلالی ئەم بەرنامانەوە تەرجمەی خواست و داواکاریەکانی خەڵک بکە. بەڕاستی ماف و ئازادە سیاسی و کۆمەڵایەتی و سروشتیەکانی هەموو تاکێکی کۆمەڵگا مافێکی ئاسایی و مافێکی یاسایی و سروشتیە. حیزب هەوڵ ئەدات بە شێوازی پراکتیزەکردنی خواستەکانی خەڵک لەم ڕێگایەوە ئەجێندای خۆی فەرز بکە. بەڵام لە ڕاستیدا ئەوەی کە ئەسڵە خەڵکە، ئەوەی کە هەدەفە خەڵکە و مافی خەڵکە. حیزب هەمیشە هەر هێزێک بێ گەورە بێ یان بچوو بێ حیزب وەسیلەیە، حیزب میکانیزمە، حیزب ئالیەتە.
بۆیە پێویستە هەمیشە مافی خەڵک لەسەر و حیزبەوە سیر بکرێت چ بەلای حیزبەکانەوە بە چ بەلای خەڵکی تیۆری بەڵام هەز ناکەیت لە کوردستان لە هەرێمی کوردستان ئەمە ڕێک پێچەوانەیە. بەڵێ لە ڕاستیە من ئەو دوو پرسیاری سەرەتای جەناب سەرنجی ڕاکێشان بەڕاستی من پێم وایە تەقسیر و کەم و کورتی لە هەردوو لاوە هەیە، هەم لە خەڵکەوە هەیە هەم لە حیزبەوە هەیە بەڕاستی. لەکوێتە خەڵک بەرپرسیار؟ من کەم و کورتەکە لەوێ لە خەڵک و جەماوەڕ و با بڵێمیان کۆمەڵگاوە ئەیبێنم کە زۆر جار لە بەرامبەر داواکردنی ئەسڵی ماف و ئازادیە سەرەتاییەکانی خۆیانە بێدەنگە بن و ئینتیمای حیزبی زاڵەوێ بەسەر ئینتیمای ماف و ئازادیەکانیانە. ئەگەر لەم حاڵەتە پێوەرێک وەربگرین بەڕاستی ئەبینین حیزب بان خەڵک کەوتووە، بان ماف و ئازادیەکانی خەڵک کەوتووە، خەلەلەکە لێرەوە دروستە بێ. لە بەرامبەریشدا زۆر جار حیزب لە پێناوی مانەوە خۆیان، لە پێناوی چەسپاندنی هەژمون و دەسەڵاتی خۆیان و لە پێناوی زیاتر پارێزگاریکردن لە ئۆتۆریتە و بنیاد و نفوزی خۆی بەشێک لە مافەکانی خەڵق وەرئەگرێتەوە. بۆیە پێویستە بەلانسێکە بێ، پەڕەلێلێکە بێ بۆ ئەم پرسە. هەرچەندە یعنی دەوڵەت مافی ئەوەی هەیە لە بەرامبەر کەمێک کەمکردنەوەی ماف و ئازادیەکانی خەڵکدا حەق با بە خۆی بۆ پاراستنی ئەمنیەتی خۆی، بۆ پاراستنی بنیادی خۆی، بۆ پاراستنی ئۆرگانەکانی خۆی. ئەم کێشەیە لەکوێ چارەسەرە بێ؟ من قەناعەتم وایە ئەگەر هاتوو ماف و ئازادیەکانی خەڵک بە تایبەتی لەلایەن حیزبی دەسەڵاتەوە، ئەو حیزبانەی کە بەرپرسن لە ئیدارەدان و بەڕێوەبردننی وڵات، ئەگەر بە سیستەم کرا، ئۆرگانیزە کرا، بە شێوازی سیستەم و ئۆرگان ئەتوانرێ مافەکانی خەڵک بەدەست بێنرێ. بۆ چونکە تۆ کە سیستەم و ئۆرگانێتە بوو بەرپرسیارە بی لە بەرامبەر یاسا. بۆیە زۆر جار هەست ئەەکەین لەبەرەوەی کەوا سیستەم و ئۆرگان خەلەلی تایە، باشە خۆ ئەنزیمەی یاسایش بەشێکە لە سیستەمەکە، ئەوش خەلەلی تایە کە خەلەلی تیا بوو تەماشا ئەەکەی دەسەڵاتی با بڵێن یاسایی و دەسەڵاتی قەزایی دەسەڵاتێکی زەعیفە بێت، داواکاری گشتی کارکتەرێکی زەعیفە بێ، کەیسەکان ناجوڵێنێت کە مافی ئازادی و خەڵکتیا پێشێرکراوە و ناچێ بەدەم داواکاری و بانگەوازەکانی. زۆر باشە کاگێ ئیسماعیل، خۆ دەزانی لە هەرێمی کوردستان ئێستا دابەشبوونێکی لە نێو هێزە سیاسی و حیزب کوردیەکان. هەزاکەی ئەم دابەشبوونە ڕنگدانەوەیشی هەبوو بەسەر خواست و داواکاریەکانی خەڵکیش، خواست و داواکاریەکانی خەڵکیش بە ژێری ئەم دابەشبوونە سیاسی کە لە نێوان هێزە سیاسەکاندا هەیە 2000 خۆی فۆرمەڵە دەکا، خۆی دەردەخات. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو لە بەڕێست و لە میوانەکانت و لە بینەرانی بەڕێزی کەناڵە ئاسمالی پەیام. من پێم وایە بەدەر لەوەی پێشەوەی باس لەوە بکەین کە خواستەکان دابەش بوون بەسەر خەڵکیدا بە مانای ئەوەی کە هەریەکە و جوزئێکە لە حیزبێکی سیاسی، کۆمەڵێک خواستی هاوبەشەیە کە پێویستە ئاماژەی پێ بکرێ. خەڵکی یان هاوڵاتیان دەیانەوێت کەرامەتیان پارێزراو بێ، ئەوە یەکێکە لە خواستەکانیان. وەخواستی سیاسیان هەیە کە لە پرۆسەی سیاسیدا بەشدار بن بە دەنگدانە بە هەر شتێک لە پرۆسەکانی سیاسی کە ئەوە وەکو دەڵێ کۆمەڵێک فەرع و فروعاتی هەیە. و خواستی ئابووریان ئەوە شتێکی دیاریکراوە، بە هەمان شێوە خواستی کۆمەڵایەتی و ماف و ئازادیەکان. من پێم وایە ئەوانە کۆمەڵێک خواستن کە بۆ هەموو هاوڵاتیان یەکسانە پێش ئەوەی بەسەر حیزبە سیاسیەکاندا دابەش بن. بەڵام ئەوە لاوازی عەقڵی سیاسیە لە هەرێمی کوردستاندا کە دابەشکاریەکی کردووە، بەڵێ بەشێکی پەیوەندی بە خەڵکەوە هەیە، بەڵام زیاتر دەبێت حیزبە سیاسیەکان وەکو دەڵێ نوێنەری ڕاستەقینەی خەڵک بن و دەمڕاستی خەڵک بن و بتوانن لە ڕێگەی ئەوەیەوە کە ئەوانە کۆمەڵێک هێزی سیاسینە ئەنزیمەی سیاسی دروست بێت لە وڵاتدا. بۆچی عەقڵیەتی سیاسی دەسەڵات یان حیزبە کوردیەکان بە بەرپرسیار بزانین لە هەمبەر ئەم دۆخی کە هەیە؟ بۆچی خەڵک خۆی بە بەرپرسیار نەزانین؟ شتێکی تەبیعیە هێزە سیاسیەکان بە حکمی ئەوەی کارنامە و ئەجندە و ئایدۆلۆژیان جیاواز بن، بەڵام ئاشتێکی ئاساییە خەڵک لە هەمبەر کۆمەڵە مافی سەرەتایی کە 2000 بۆ هەمومان وەکو یەک یعنی جیاواز بن. بۆچی خەڵک نەخەینە یانی بەرپرسیارەتی و کاک شۆڕش، ئەمن پێم وایە پێشەوەی کە ئەحزابی سیاسیە بێت دەبێ مافەکان پارێزراو بێت،
ینی دەست خواستەکانی خەڵک خواستە ئاساییەکانی خەڵک لە بژێوی لە ئاو کارەبایە ئەو خواستە سادانە ئەو داواکاریە سادانە ئەو پێویستیانەی ژیانی سادە هەمووی دابین کرابێ بۆ پێنج خاڵش کە باسم کرد. بۆیە دەڵێم حیزبی سیاسی زیاتر مەسئولە بە دەرەجەی یەکەم ئەوەی کە لە دەسەڵاتدایە و ڕێشمەی دەسەڵات بەس ئەوەیە بەوەی کە دەبێ هێزی سیاسی کار لەسەر ئەوەی بکە عەقڵیەتی خەڵکی عەقڵیەتی هاوڵاتیان بگێنێتە مستەوایەک نەک بۆ خۆی دابەشیان کە بەڵکو خەڵکیش وا لێ بکا کە جارێکی کە دابەش نەبن. مستەوای سیاسی دەبێت لە ئاستێکی وادا بێ خەڵکی بەرەو پێش بەرێت نەک بەرەو دواوە بیژێڕێتەوە وەکو ئێستا لە کۆمەڵگەی کوردیدا ئیشی لەسەر دەگرێت بەرەو خێڵەکی بگەڕێتەوە بەڕاستی بەوە هۆزەکان زیادەکەنەوە ئەوە ئاهەنگی فلان هۆزەوە ئاهەنگی فلان هۆزی دیکەیە بۆچی بۆی بۆ ئەزیندای سیاسی خۆی بەکاری بێنە بەداخەوە ئەوە شتێکە بەرەو دواوە گەڕانەوەی لە ڕووی سیاسیەوە دواتر کاریگەری لەسەر هەموو خواستەکانی خەڵکیش دەبێ بەڵێ بەشێکی پەیوەندی بە خەڵکەوە هەیە بەڵام ئەوەی کە پشکی شێری بەردەکەوێت دەی باسی لێوە دەکەی ئیستیجابی هەیە لەناو خەڵکدا خۆی ئەم ئیستیجابێ بەشەشی هەرە زۆری بربەمنای خواست و ئیرادەی کۆمەلگەیان بەشەشی زۆری خەڵک خۆیەتی بەڕێزم نەک ئەوەی کە بە زۆر بسەپێندرێت. نازانم ئێمە پێدەسێ باش لێک حاڵی نەبین. من مەبەستم لێرەدا ئەوەی کە لە فەڕەنسا کرا ئەوەی کە لە فەڕەنسا کرا ساڵی 1970 شۆڕشێک بوو شۆڕشێکی گشتی بوو. بەڵێ خەڵکی ڕۆشنبیر و بەڵام لە ڕێگەی چێوە ئەو خەڵکە ڕۆشنبیر کرا لە ڕێگەی فەیلسوفەکانیانەوە لە ڕێگەی ڕۆشنبیرەکانی وەکو ڤۆڵتێر وەکو جانجاگرۆسۆ وەکو ئەوانەی کە سەرمەشقی شۆڕشەکانمون پێشتر لە ڕووی فکرەوە. بۆیە دواتر کە حیزبی سیاسی دروست دەبێت لە ئاستێکی بەرزی فکری عەقلی سیاسی ڕۆشنبیریدایە دەبێت ئەو کاریگەری لەسەر خەڵکە بێت نەک خەڵک کاریگەری ڕۆشنبیری لەسەر ئەوانێ بەڵێ خەڵک کاری دەبێت کۆمەڵە کاریگەری هەبێت لە ڕووی دەنگدانەوە لە ڕووی کۆمەڵێک شتەوە کە جار هەیە حیزب تەنبیه کە ئاگاداری کاتەوە لەوەی کە ئەو ڕستکەی گرتوتە بەر غەڵەتە بەڵام لە ئەساسدا چێ لەسەرەوەیە لە ئاستی عەقلی سیاسی لە ئاستی ڕۆشنبیری حیزبە لەسەرەوەیە. ئەی باشە چۆن تۆ حیزب دەکەی نوێنەر بەوەی کە دەستورت بۆ دانێت تۆ حیزب دەکەی نوێنەر بەوەی کە ئەنزیمەی سیاسیت بۆ ڕێک خاتەوە تۆ حیزب دەکەی دەستور دەکەی پێشەنگ کە لە پەرلەماندا نوێنەرەکانی یاسات بۆ تەشریعەکەن و تەشریعت بۆ دانێن کەواتە دەبێت لە ئاستێکی زۆر بەرزی سەقافیدا بێ ئەو جار ئەو ئاستە بەرزە سەقافیە کە دادەندرێ لە ڕێگەی ئەو ڕۆشنبیریە سیاسیە و یاساییەوە کە لە پەرلەمانەوە دەردەچێت دەدرێتە خەڵک و خەڵکی پێبەرز دەکرێتەوە لە ئاستی ڕۆشنبیری زۆر باش بۆیە ئەو زۆر باشە لەگەڕێمە وڵات. کاک حەشیم دەگوترێت لە ئێستادا خەڵکی هەرێمی کوردستان لە کاتێکدا قسە دەکەن لەسەر ماف و حقوقی خۆیان بە خۆیان بزانن یان نەزانن قسە دەکەن لەسەر ئەو ماف و حقوقانی کە حزب هەیەتی ینی بە زۆرێ لە زۆرەکان چونەتە ناو گەمەیە کە تێیدا داواکاری و خواستی خۆیان کردوتە قوربانی وەکو لە پێشەشی بەرنامەکەشم داگوتم ئەو ئینتیما سیاسی کە هەیەە بۆ هێز و لایەنە سیاسەکانی خۆیان ئەم قسەیان ڕاز نییە زۆر. من پێم وایە جارێ یەکەم ئەوەی کە باست کرد هاوڵاتیانی هەرێمی کوردستان استیجابەیان هەیە بۆ ئەم وەزع سیاسیە و ئەو وەزع حزبایەتی کە لە کوردستانە گوزارێ من پێم وایە ئێستا گۆڕانکاری هاتووە لە بەسەر هاوڵاتیان هەرێمی کوردستان ئێستا من پێم وانیە بەم شێوازە استیجابە بێ ئەبینی ئەو ڕێپێوان و ئەو ناڕازایەنەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەبیندرێ لە هەموو شەریحەکانی ملەتەکەمانە ئەوە نیشانەی ئەوەیە کە فعلەن ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان گۆڕانکاریی گەورەی بەسەر هاتووە و ڕازی نییە بەم وەزع بەڵام جێگەی داخە وەکو ئەوەی کە ئیشارەتیشی پێدرا حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە پانتایی ئازادی بەڕاستی کەم کردوێتەوە نەی هێشتووە بەڕاستی ئازادیەکی بە ئازادێکی فەرهەم هەبێ کە هاوڵاتیەکانی بە ئازادی بتوانن وچە نەزارەکانی خۆیان دەربڕن و ناڕازەیەکان دەبڕن ئەوەی کە ئەبیندرێ و ئەوەی کە ئەبیسترێ ئەبین وەزعی حزبە سیاسیەکان ئێستا بەتایبەت حزبی دەسەڵاتدار چۆن هەنگاوەنێ بۆ ئەوەی کە ئازادیەکان بەرتەسک کاتەوە لە پێناو مانەوەی خۆی و لە پێناو ئەم ئەژبوونەی خۆی درێژە پێبدا بۆیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان حقوقەکانیان ئەزانن لەکوێیە من ئەمە تەبعاً هیچ شتێک نییە بە سەتاسەتی بتوانی تەسبیتیکەی بەڵام ئەوەی کە هەیە بەشێکی زۆری ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان من پێم وایە زۆر بەڕوونی ئێستا ئەزانن لایەنە سیاسیەکان ئەگەر بێت و زۆر بە ئازادی ڕێگەیان پێ بدەن ڕەنگە وەزعی سیاسی ئێستا گۆڕانکارێکی گەورەی لە هەرێمی کوردستان بەڕاستی بەسەرا بێ و من پێم وایە تەنانەت لایەنی سیاسی هەبووە 5 ساڵیان ئەم چەند جارێک کە سندوقەکانی هەڵبژاردن دانراون خەڵک
لانی کەم لەو چەند لەحزەی کە دەنجی داوە ئازاد بوو ینی توانیوێتی تعبیر بکات لەو خواست و لەوەیکە بیستوێتی ینی ئەمە بەس نەبوو بۆ ئەوەی کە ئەو گۆڕانکاریە کە بەڕێزت چاوەڕوانی ینی هەمومان ئەزانین ئەو سڵخانەی کە دانراوە ئەوەش بەڕاستی هەر علامەتی ئەوەیە یەکەم ئەو سڵقی دەمدانە کامل ئازادی فەرهەم نەبووە بەڕاستی بۆ سنوقەکان ساحەیەشی باش هەنگاوەکانی پێشووتریش هەندێ ئەسمۆر هەنگاوەکانی پێشووتریش بیندراوە ئەو خەڵکانی کە ئەگەر بێت و دژایەتێکی فکرەکانی ئەو حزبە دەسەڵاتدارە نەبکەن چ وەزێک تووشیانە بێتەوە ڕەنگە من پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕەنگە ئەو جورئەتە سەریحیانتیان نەبوو بێت دەستبەرداری کەمێک لە دەسەڵات دوکانیەوە خەڵکی هەرێمی کوردستان بۆ خۆی ئامادەیی تێدا نیە کە خواست و داواکاریەکانی خۆی بکاتە قوربانی بۆ حزبەکەی ئەمە حقیقەت نییە کاکەچیم من شتێک نیە لە خوێنی هەموماندا هەبێ پێم وایە ئێستا بە وچە نەزەری من گۆڕانکاری لەو وچە نەزەرانە بووە ئێستا هەموو هاوڵاتیانی کوردستان ئامادەیانتیانە کە هەرچی دەستکەوتی خۆیان هەیە بیخەنە خزمەتی حزبەوە و من پێم وایە ئەو هەنگاوانەی کە دێش ئەمە ئیسپاتەکە ڕەنگە تەنانەت لەناو حزبی خۆی حزبەکان ئەوانی کە دەنگدانی تیا بۆ جار هەبووە هەنێ لایەنی سیاسی هەرساوە تحقیقی وردی کردووە تەنانەت حتا لەناو خەڵکەکەی خۆیە ئایا دەنجی پێداوێ دەنجی پێدا ئەمە نیشانەوەی ئەگەر پانتایکی گەورە لە ئازادی هەبێ من پێم وایە ئەم وەزعی ئێستا لە هەرێمی کوردستان ئەگوزارێ من پێم وایە گۆڕانکاری لە هەرێمی کوردستان خەڵکەکەی خۆی بەخێو دەکات مافی ئەوەی نییە کە لە ڕۆژی دەنگدانیانی سوودێک ببێنێتەوە لەو کەسێک کە بەخێو دەکات باشە من پرسیار لەما ئەەکەم چ لایەنێکی سیاسی بە هەموو لایەنە سیاسەکان ئەوانەی کە کادر و خەڵکەکانی خۆیان وەکۆی خۆی شارتی بەدا کە بەخێوی ئەەکەن ئەم مەزدەری بەخێوکردنیان لە چۆ بوو ئایا حزبی سیاسی ئەبێ بە پیتاکی ئەندامان و هەوادارانی خۆی بژێە ئەوەتە لەسەر وەزئی حکوومەتی هەرێم بتوانێت داهاتێک کۆبکاتەوە بۆ خەڵکەکەی خۆی بەکاری بێنەمە بەستم ئەو خەڵکە کادرەکانی خۆی ئەمە نیشانەی ئەوەیە لەمەشە بەڕاستی خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەکراوە ئەو حەقێکی ئامە نەک حەقێکی بەڕاستی کادرێک یان خەڵکێک تایبەت بێکە لە ناوکاری حزبی ئەکە ئەبێ حزب ئەوەی کە هەیەتی لەسەر پیتاچی خۆی و لەسەر ئابوودەی خۆی حزبەکەی خۆی بەڕێوە بەرێەوە لەسەر ئەساسی چەند کورسی لە پەرلەمانی کوردستانە هەیە ئەتوانێت بەقەت ئەو کورسی پەرلەمانی کوردستانە بودجە لە حکوومەتی هەرێم وەرگێ بتوانێت ئیدارە بە حزبەکەی خۆی بدا نەک ئەوەی کە کادری هەبێ و معاشخۆری هەبێ و ئەمە بەڕاست شێوازێکە کە هەرێمی کوردستانی تووشی ئەم کارەساتە کردووە کە ئێستا ئەیبینن هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێستا تووشی تەنگ و چەڵەمێکی گەورە بوونە بەشێکی پەیوەندی بەو بارودۆخەوەی کە جەناب نیشان زۆر چاکە کاگێ ڕەودەکتریەشی لەو گرفتانەی کە ئێستای هەرێمی کوردستانیان ئێستای کۆمەڵگەی کوردی گرفتار کردو ئەوەیە کە لە زیاتی ئەوەی خەڵک بڕیار بدا کە چی پێویستە و چشی پێویست نیە هێز و حزب سیاسیەکان ئەم قەرارە دەدەن لەسەر ئەمە قسە چییە؟ بەڵێ ئەنجا بەڕاستی پێم وایە هەموو دەسەڵاتێکی نادیموکراتی لە جیهانە زیاتر حەزی لە بێدەنگیە تا دەنگ هەڵبڕین ئەوە سروشتی هەموو دەسەڵاتێکە بۆیە پێویستە ینی خەڵک خۆی خاوەنی دەنگ و ڕەنگی خۆی بێت هەمیشە کاتێک کە خەڵک دەیەوێت خاوەنی دەنگ و ڕەنگی خۆی بێت کەپ دەکرێت لی دەدرێت تۆمەتبار دەکرێت لە هەرێمی کوردستان مناڵێم ئەمە ئەزمونیشمان هەیە بەتەکید ئەمە بەشێکە لەو سروشتەی کە وەکوتم لە هەموو دەسەڵاتێکە هەیە بە تایبەتی لە زۆرێک لە ئەحزابە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە تقریبەن وەکو کولتوری سیاسیشی لێ هاتووە بەڵام چۆن ئەمە چاگەکرێت چۆن خەڵک ئەگاتە ئەو ئاسەی کە لە مەساتانەی دەسەڵات و ئەحزابی سیاسی تێبگا من قەناعەتم وایە ئەرکی وشیارکردنەوە و بە ئاگاهێنانەوە و بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیری تاکەکانی کۆمەڵگاوە خەڵک بە تەنها ئەرکی ئەحزابی سیاسی بزوتنەوە سیاسیەکان نییە بەڵکو دەیان ناوەندی ئەکادیمی زانستی پەروەردەی و کەناڵ و قەنەواتەکانی ڕاگەیاندن و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوەکانی فشار ئەمانە ئەبێ هەموو لەو ئاسەدا بنکەوە بتوانن خەڵک بەرە و ئەو ئیتیجاها ئاراسە بکەنکەوە لەسەر ئاسی خواست و داواکاریەکانیان بێدەنگ نەبن باش بەڵام ڕەوف خۆ دەزانی حزبی کوردی هەموو حزب کوردیەکان
بە ئەندازێکی زۆر هیچ جمهوریەکی ناو ئەم کۆمەڵگەیە نەماوەتەوە خۆلیان نەکەوێت نەچوونە ناوی حەز ناکەی ئەوەی ئەگەر خەڵک بیوێت لە دەرەوەی حزب ینی خاوەنی خوێندنی خۆی بێ خاوەنی ڕوئیای خۆی بێ خاوەنی خواست و داواکاری خۆی بێ یعنی ئەمە کارێکی زۆر قورسە بۆ ناخۆیەوە ئەگەر ڕاستی تێ ئەسڵی دیار دەکە کە بە شێوەیەکی تەندروست سێریکی ئەوەیە لە با بڵین کۆمەڵگەی متەحەزیر و کۆمەڵگەیەکی پێشکەوت و کۆمەڵگەیەکی تەندروستدا بەڵام ئێمە کۆمەڵگەکەمان بەڕاستی ئێستا کۆمەڵگەیەکی حیزباویە کۆمەڵگەیەکی سیاسیە ئێمە لە واقعەیەکە ئاژین بزوتنەوەکەمان هەر بۆ خۆی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان جارێ ئیشتیازی ئەو مەرحەلەی نەکردووە نەگەشتووەتە ئەخیر وێزگە و محەتەی تەحەڕوڕ و ڕزگاری و ئازادی خۆی بۆیە ئەموا بەسەیە هەیە بەڕاستی ئەجینا من قەناعەتم وایە هاوڵاتی و پرەنسیپی هاوڵاتی بوون بەشێکە لەوەی کە خەڵک خۆی هەست بە بەرپرسیارەتی بکات لە ناو کیانە سیاسەکەیە لە ناو دەسەڵاتە سیاسەکەیە و هەمیشە پاراستنی بەرژەوەندیەکان و پاراستنی با بڵین بەرژەوەندی گشتی و ئەمنیەتی گشتی بە هەردوو لا تەواوەکرێ بەڕاستی هەم ئەبێ دەسەڵات لایەنێکی ئەبێ و هەم خەڵک لایەنێکی بێ بەڵام ئەگەر هاتوو دەسەڵات لە بەرامبەر ماف و ئازادیەکانی خەڵکە مقەسیر بوو بەڕاستی ئەو خەڵکە ئینتیمای کەم ئەبێتەوە بۆ دەسەڵاتی سیاسی بۆیە من هیوادارم وەکو لە سەرەتا شو ئاماژەم پێ بتوانرێ ئەو بەلانسە دروست بکرێتەوە هەم خەڵک بە ماف و داواکاری و ئازادیەکانی خۆی ئاشنا بێت و بە شێوەیەکی ڕەوا سێری بکات و چاوەڕوانی ئەوە نەکا کە ئەگەر نەیدرا پێی نەدرا بێدەنگ بێ و هەم دەسەڵاتیش بە ئاگا بێتەوە لەوەی کەوا خەڵقیش سنوورێکی هەیە بۆ ئەوەی کە بێدەنگ بێ لە ئاسی ماف و ئازادی و داواکاریەکانیە ئەگەر ئەم تەوازنە هەبێ من قەناعەتم وایە چ دەسەڵات و چ خەڵک ئەتوانن بگەنە ئەوەی کەوا سیستەمێکی ئەساسناکی ئەم باڵانسە پێویستی بە هۆشیاری خەڵکو و هەروەها بەهێزی بەهێزکرانی موەسساتی ڕسمی هەیە و خاڵی سێمیش ینی دوورخستنەوەی ئەم هەموو ینی بەهێزەی حزب لە ناو هەموو شتێکی ناوژیان خەڵک هەزاکە ئەمە پێویستە بۆ ئەمە دڵنیام ئەوەش زەمانێک پێویستە بەو شێوازە بێ بەڕاستی کاک شۆڕژ بەڵام خەڵکیش بە ئاگا دێتەوە ینی گەشتومەتەوە قەناعەتەی کە خەڵک شعوری هاوڵاتی بوونی خۆی شعوری مواتەنەی خۆی و ئیحساسی ماف و ئازادیەکانی ئەگاتە ئەو ئاسەی کە لە دەرەوەی حیزبیش بتوانێ بەدەستی بهێنێ بەڕاستی چکم مرج نییە تۆ ئەگەر حیزبی نەبوویت هاوڵاتیی باش نیت ئەگەر حیزبی نەبووی کەسێکی باش نی ئەگەر حیزبی نەبووی کەسێکی دڵسۆزی بە پێچەوانەوە ئێمە دەیان سەمپڵمان لە بەردەستایە دەیان خەڵقی نیشتیمانی و نەتەوەی دیار و ڕموزی کۆمەڵایەتیمانەیە لە ناو کۆمەڵگەی خۆمانە هیچ ئینتیمایەکی حیزبیان نیە و خەڵقی باشن و لەگەڵ فەزیلەی گشتیان بەڕاستی بۆیە من قەناعەتم وایە ئەوە ناکرێت بە مەرجێکی ئەساسی بۆی تۆ کەسێکی باش بیت بۆی تۆ کەسێکی نیشتیمان پەروەبی ئەبێ حیزبێکی باشیش بیت زۆر جار حیزبێکی باش لەوانەیە ئیکتیفا نەکا لەناو ئەو حەلقە نیشتیمانیانە و بتوانێت دان بنێ بە هەموو ماف و ئازادیەکانی خەڵکە و تووشی کەم و کورتیەگە بێ بۆیە من قەناعەتم وایە لەگەڵ تێپەڕینی زەمەناوە لەگەڵ گۆڕانکاری لە قۆناغەکانی پێشکەوتنی کۆمەڵایەتیە خەڵکیش ئاسی و شیاری بەرزتر ئەبێتەوە بە مرجێک بۆ گوتم بزوتنەوە سیاسەکان ئەحزابی سیاسی و ناوەندە بەرپرسیارەکان لە وشارکردنەوەی خەڵک بتوانن ئینتیمای خەڵک زیاتر بۆ نیشتیمان بەرزکەنەوە ئینتیمای خەڵک زیاتر بۆ ماف و ئازادیەکانی خۆی بەرزکەنەوە ئینتیمای خەڵک زیاتر بۆ نەتەوەکەی خۆیان بەرزکەنەوە من پێم وایە ئەگەر ئەم پاڵنەرە هەبێ ئەوە ڕۆژگار لەگەڵێ مەسافەکەکەمە زۆر چاکە کاک ئیسماعیل ئەگەر ئێمە حزب بە شێوەیەشی گشتی بە حەڵقەیەکی وەسڵ لە نێوان خەڵک و موەسساتی ڕسمی وەربگرین بمانە مۆدێرنەکەی چ مشکلەیەکە حزب ینی نوێنەرایەتی خواستەکانی خەڵک بکات من پێم وایە بەشێک لە خواستەکانی خەڵک یان زۆربەی خواستەکانی خەڵک حیزبە سیاسیەکان نوێنەرایەتیان کردووە ینی ئەومانە ئەوە نییە خواستەکانی حیزب لەگەڵ خواستەکانی خەڵکی تێک گیرا بێ لە ڕابردوودا
لەوانەیە ئەو حیزبەی کە لە دەسەڵاتی شەو زۆربەی کارەکانی بەدەستەوەی و زوڵ مستەمیش دەکا هەر خۆی بە نوێنەری خەڵک دەزانێت و پێیوە خواستەکانی خەڵک دەگەێنێتە شوێنی خۆی هەتا لە کەناڵی ئەعلامیەکانی ڕنگ دەداتەوە ئەویش کەم و کورتیەکان دەگەێنێ بێکارەبایی بێموچەیی ڕوبع موچەیی ناشەفافیەت گەندەڵی هەموو ئەو بابەتانە ئەو لەوانەیە پێش ئەو حیزبە بیگەێنێ کە بە مانایەک لە مانایەکان ئۆپۆزیسیۆنێکی سیاسی دەردەکەوێت لە ساحەی سیاسی هەرێمی کوردستاندا بۆیە من پێم وایە شتێکی ئاساییە کە لەو کاتەدا خواستی خەڵکی لەگەڵ خواستی ئەحزابی سیاسی تێک دەکاتەوە بەو مانایە کە ئەو حیزبە سیاسیانە ئەگەر پێگەیەکی سیاسی یاساییان هەیە لە ناو کۆمەڵگەی کوردیدا و لە پەرلەماندا و لە ناو موسسەسە سیاسیەکان و یاساییەکاندا بریتیە لەو دەنگەی کە خەڵک پێداون کەواتە خەڵکی بۆ خۆی بەشێکی لەگەڵ ئەو حیزبەیە ینی دابەشبوونەکە شتێکی ئاساییە لەو کاتەیدا کە بریتیە لەوەی کە دیفاع لە مەزلومیەتی خەڵک بکرێ دیفاع لە مافەکانی خەڵکی هاوڵاتیان بکرێ و داوای مافە سەرەتاییەکان و هەتا مافە سیاسی و ئابووری ئەوانەی کە لە پێشدا باسم کرد هەموو ئەوانە بکرێ زۆر شتێکی ئاساییە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێ خەڵکانێک لەوانەیە لەو ناوەندەدا دەمێنێتەوە ئێمە ئاگادار بین لە هەڵبژارنەکانی ڕابردوودا هیچ هەڵبژارنێک نەمان بیستووە لە چەند ساڵی لە 15 ساڵی ڕابردوودا لە 170 تێپەڕی بێ کەواتە لە 130 دەنگدەران دەنگیان نەداوە لەوانەیە حیزبێک لەو حیزبانە نەبێ لەوانەیە ئینتیمای بۆ هیچ حیزبێکی سیاسی نەبێ بەڵام خۆ ناکرێت لەو کاتەدا خواستی ئەو خەڵکە فەرامۆش بکرێ و خەڵکی بۆ تاکیدکردنەوە هاوڵاتیان بۆ تاکیدکردنەوە لە مافەکانیان سەر ڕای ئەوەی لەوانەیە حیزبە سیاسیەکان گەیاندبیان چ بە شێوەیەکی بەهێز چ بە شێوەیەکی لاواز داکۆکیان لە مافەکانی خۆیان کردووە بەڵام ئەوە دەسەڵات بۆ ڕێگەی پێ نەداون دەسەڵات بۆ جوابی نەداونەوە ئەگەر ڕژاونە سەر شەقام زۆربەی چین و توێژەکان بۆ مافەکانی خۆیان و خەڵکی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆیە جار هەیە لە ئەنجامی ئەوەی کە هاوڵاتیان دەنگیان نابیسترێ گویان لێ ڕناگیرێ لە ڕێگەی حیزبە سیاسیەکانی شەو هیچیان بۆ ناکرێ ئەوە دەسەڵاتیش جواب ناداتەوە بە شێوازێکی ئیجابی و ئەرێنی ناتە پێش لە خواستەکانی خەڵک خەڵکێک لەوانەیە لە ئەنجامدا سەر هەڵبگرێ خەڵکێک لەوانەیە بەشێکی لەوانەیە خۆی ئینتیحار بکە و خەڵکی بیستوشمانەکە لە بێوەزعی و لەبەر خراپی باری ئابووری خۆی ئینتیحار کردووە حتا پێشمەرگە هەبووە تووشی ئەو حاڵەتە بووە کە حاڵەتێکی زۆر نەخوازرا و جێگەی تەئەسوفە بەڕاستی بەڵام تا ئێستاش لەگەڵ دابێت خواستەکانی خەڵکی هەر بەردەوامە و ئەحزابی سیاسیش بەشێکیان زۆر دیفاع لە خواستەکانی خەڵکی دەکەن بە مانایەکی ڕاستەقینە ئەگەرنا هەمووی قسە دەکات لە ئیعلامیش زۆر قسە دەکرێت لە کەناڵە خەڵکی دەکات لە ڕاستیدا بۆ ژیانە بە شێوێکی سیاسی لەسەر ئەو مطالب و ئەو خواستانەی کە خەڵک هەیەی بۆیە ئەو کاتی ئەم هێزانە دەگەن بەدەسەڵات بە جۆرە لە جۆرەکان خواستەکانی خەڵک لە پەراوێزی ینی ئەجێندای ئەم حیزبانە دوزار خۆیان دەبینەوە ئەمە قسە و گلەیەکە هەیە لە هەندێک حزب بێگومان بەڵێ بێگومان بەشێکی حتمما ئەو مانایە دەبەخشێت بەڵام ئێمە ئەگەر تەماشا دەکەین لەوانەیە حیزبی سیاسیە بێ بەدەر لەوەی ناوی هیچ حیزبێک بێندرێت چونکە زۆر جار دەبێتە مزادەی سیاسی ئەوانە ئەوە لە ڕاستیدا خەڵک دەبێت خەڵکی جەماوەر دەبێت هاوڵاتیان بڕیار لەو بابەتە بدەن چه حیزبێک دڵسۆزە چی دڵسۆز نییە چێ جەماوەری لە داهاتوودا زیاد دەکات چێ کەم دەکات ئەوە لەوانەیە خەڵک و زەمن وەڵام بداتەوە بە مروری زەمن ئەوە دەرکەوێت بەڵام حیزب پێ لەوانەیە لە پێناوی خواستەکانی خەڵکیدا لە پێناوی مەزڵەمەت و ستەملێکراوی خەڵکیدا باجی داوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە هەموو ڕوەکانەوە باجی داوە ئەدی ئەوە چی پێدەگوترێ ئەوە شەر ئەوەی پێدەگوترێت کە مزادەی سیاسی بەرحاڵ ئێمە حقیقەتەکان پێم وایە زۆر ئاشکرایە لە ڕابردوودا لە ساڵانی کۆتایی هەفتا و بیداەتی هێشتاکان بوو حیزبی شوعی زیاتر ئەو کاتی بڵێن حیزبێک بوو لە شۆڕشدا بەشدار بوو چەند کەسێک بوون دەڵێ بە سەیتەرێکدا تێدەپەڕن دەڵێ ئەوە چێ پێێتە دەڵێ و حیزب دەزانێ ئەوەی سەیتەرە دەڵێ ئەمنیش دەزانم و ئەتۆش دەزانی و حیزبیش دەزانێ هەمومان دەزانین کە پەتاتەیە ئێمەش بەڕاستی ئەگەر خۆمان لە خەت نەدەین هاوڵاتیان دەزانن و جەماوەر هەمووی دەزانێ و حیزبە سیاسیەکان دەزان و ئەوانەی لە دەسەڵات و ئەوانەی دیکە بە ئۆپۆزیسیۆن بەمانە معنەویەکەی نەک بەمانە حەقیقیەکەی کە لە دەسەڵاتدا نەبێ هەموو ئەوانە دەزانن کە زوڵمەکە لەکوێیە خەلەلەکان لەکوێیە خواستی هاوڵاتیان چییە ناکرێت دوای 25 ساڵ لە حکمی کوردی نەزانین خواستی هاوڵاتیان چییە نەزانین چێ تعبیر لە خواستی هاوڵاتیان دەکات نەزانین چێ جوابی داواکاریەکانیان ناداتەوە سەراتاترین داواکاریەکانی ژیانی ئاسایی زۆر چاکە کاک ئیسماعیل هەموو لایەک دەزان خواستی خەڵک چییە ئەگەر ئەمە وایە ئەی بۆچی خواستەکانی خەڵک
زۆر بە سستی ینی لە شوێنی خۆیان دەجوڵێن ئەگەر بجوڵێن ینی بڵێ بەتاکید وایە ئەوەی کە خۆت باست کرد خواستەکانی خەڵک وار دیارە و ئاشکرایە کە داوای چیەکە و داواکاریەکانی چییە من پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان داواکاریەکانیان داواکاری زۆر سادەیە داوای ئەواکەن کە یاسا سەروەر بێ داوای ئەواکەن کە حەق و حقوقەکانی هاوڵاتیەکان پارێزراکەن ئێستا دەکاکەین داواکاری خەڵکی هەرێمی کوردستان یەک داواکاری نییە بنمونە لە بقعی جوگرافی هەیە ڕەنگە داواکاریەکە داواکاریشی سیاسی پەیوەندی بە ڕیفراندۆم لە بقعیشی تر لەوانەیە پەیوەندی بە کارەباوە بێ هەنێ ئەوەی کە خۆ دیشات پێدا هەنێ شتی مشتەرەکەیە کە هاوڵاتیان هەمویان یەک داواکاریان هەیە جارێ یەکەم ئەو باری مۆزوعی خزمەتگوزاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمویان هاوسان و هاوڕان لەسەر ئەوەی کە بەڕاستی هەرێمی کوردستان ئێستا لە ڕووی خزمەتگوزاریەوە و پێویست خزمەت ناکرێت لەسەر مواضعی تر ڕەنگە ڕێجیاوازە بێ ڕەنگە هەنێ هاوڵاتی وەکو پەیگای حزبی ڕەنگە پشگیری لەسەر شتێ بکە ڕەنگە خەڵکانیشی تر بن پشگیری ئەوە نەکەن بەڵام من ئەوەی کە ئێڵێم واقعەیەک دروست بووە ئەمڕۆ پاش 25 ساڵ حکومەتداری دەسەڵاتداری کوردی بە سەراحەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەکرد کردووەتە سێ چوار بەش تەنانەت لەناو حزبەکەی خۆشیە پێم وایە بەش بەشێنی کردووە ئێستا بۆ نمونە ئەگەر بچی حزبێک وەرگری بە تایبەت حزبی دەسەڵاتدار لەناو کادرەکانی خۆیان ئەگەر زۆر بە سەراحەت بتوانێت بیدوێنیت و سەراحەت قسەت بۆ بکە جیاوازێکی زۆر ئەبیندرێتەنە ناو هاوڵاتیەکانیشە لە هەموو بوارەکانە حزبی دەسەڵاتدار چوو کە هەموو جونگەکانی بەڕێوەبردننی کوردستانی گرتوۆتە دەست ئەو جوگانە وا بەکارهێنێ بۆ مەساڵحی حزبی خۆی بۆ نمونە لە ڕووی زانکۆکانەوە ئەو خەڵکانی کە نزیکن بە حزبی دەسەڵاتدار ئەبیندرێ ئەنێردرێ بۆ دەرەوە بۆی کە شادەی بەرز بێنێتەوە و خەڵکە بێ ڕەنگە زۆر لەو بەتوانات و زۆر لێ هاتووتر بێ بەڵام لەبەر ئەوەی پایگای حزبی و نزیک نییە بەو حزبە ڕەنگە بەڕاستی بێبەش بکرێ و ئەمە نەک لە ناو هاوڵاتیان سەررجەم هاوڵاتیانە ئەم فەرق و جیاوازی ئەکرێ لە ناو حزبەکە خودی خۆشی ئەم جیاوازیانە ئەکرێ بۆیە ئەگەر ئێمە ئەمانەیە بەڕاستی خواستەکانی هاوڵاتیان جێبەجێ بکەین پێویستەکە یاسا وەکو خۆی یاسا سەروەر بێ داواکاریەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕێگای دەستگا شەرعیەکانەوە بەڕاستی فەرهەم بکرێ و جێبەجێ بکرێن نەک لە ڕێگای دەستگای حزبی و لە ڕێگای دەستگای شخصیەوە بەتاکید هەر کاتێک کار گەیشتە ئەوەی کە حزب نوێنەرایەتی هەموو دەستگاکان بکە شەخص بڕیار لە هەموو شتێک بدا من پێم وایە وەستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خواستەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمە ئەبینین کە ئێستا بینیمان زۆر ساکە کاکی هەڕۆ حەز ناکەی خواستەکانی خەڵکی لە هەرێمی کوردستان بۆتە بارنتەی کۆمەڵێ ینی سراعاتی حزبی لە نێوان حزبەکان خۆیان ینی ئەمسا بنمونە لەناو خەڵک قسەی ئەوە هەیە کە پێشبینی دەکرێت بنمونە لەگەڵ سەروبەدی نزیکبوونەوە لە ڕێفراندۆم ئەگەر بکرێ بژێوی خەڵک هەوڵ بدرێت چاک بکرێت لانی کەم موچی خەڵک باش بکرێت هەست ناکەی بە فعلی خواستی خەڵک ینی بۆتە بارنتە بەتەکیت کاک شۆڕژ من قەناعەتم وایە پرسی ماف و ئازادیەکانی خەڵک پرسی خواست و داواکاریەکەشمان هەیە بۆ ئەمە لە ڕابردوودا لە سەروبەندی هەڵبژاردن و حەملاتی ئینتیخابات ئێمە بینیمانە مەسەلەن چۆن هەندێک گوشمەی خزمەت گوزاری بۆ خەڵک کراوەکە پێشتر نەکراوە یان پەچی کراوە بەڵێ ڕاستە من قەناعەتم وایە ئەو جۆرە میکانیزمانە لەم وڵاتانی ئێمەوە لە وڵاتانی دەوروبەریشمانە لە کاتی ئەزمەکانە بە تایبەتی ئەو ئەزمانەی کەەوە ڕوبەڕووی بڵین دەسەڵاتدار ئەبێتەوە و ڕوبەڕووی ئەحزابی دەسەڵاتدار ئەبێتەوە زۆر جار لەو کاتانە ئاوڕێک زیاتر لە مافی خەڵک ئەدرێتەوە کە ئەمە مافێکی ڕەوا و شەرعی خۆیەتی بەڵام ئێمە قسەمان لەسەر ئەوە بوتمان ئەگەر بێت و ئێمە دام و دەستگای یاسایی خۆمان و سیستەمی بەڕێوەبردننی وڵات و ئیداری وڵاتی خۆمان سیستەماتی کراو بێت و ئۆرگانیزە کراو بێت ئەوە ماف و ئازادیەکانی خەڵک ئەتوانرێت بە شێوەیەکی ئاسایی بەکاربیێنێ بۆیە بە قەناعەتی من حتا لەم پرسەشە بۆ نمونە لە پرسی ڕیفراندۆمە ئەگەر بەیانی دوو بەیانی بۆ نمونە وتیانەوە دوو مەعاژە درێ ئەوە سێ مەعاژە درێ من قەناعەتم بەوەیە ئەمە دیسانەوە جۆرێکە لە خۆڵکردنە چاوی خەڵک بەڕاستی جۆرێکە لە تەخدیرکردنەوەی خەڵک چونکم پرسەکە بۆ چارەسەر نابێت یعنی دەسەڵاتی حەکیم دەسەڵاتی ڕەشید ئەو دەسەڵاتەیە کە ئەبێ بتوانێت بە شێوەیەکی ڕادیکاڵانە بیر بکاتەوە لە چارەسەری کێشە و گیر و گرفت و داواکانی خەڵک ئەمە ناکرێت
تۆ خەڵق بخەیتە وێزگەیەکەوە ساڵ بە ساڵ خۆزگەم بەپەر ینی من پێم وایە ئەمە زیاتر گوڵۆڵی ئەو دەسەڵاتە ئەو حیزبە دەسەڵاتدارە بەرەو لێشبوونەوە ئاوەڕا چون دوجار خەڵق تێ ئەگات ئەوە مافی خەڵکیشە کاک شۆڕ ئەمەش لە پشت ئەو قسە و لە پشت ئەماسەیەکە لەناو بەشەی لە خەڵکدا هەیە کە دوزار دەسەڵات بە بەرپرسیار بزانن لە پشت هەندێ لەو چێشە و گرفتانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و متمانەشیان بەوە نەبێت کە دەسەڵاتە بە فعلی لە پشت یان هەوڵ بدا چارەسەری ئەم دۆخە بکە و قەنەعەتیشیان وا بێت کە دەسەڵات ڕەنگە خۆی لە پشت دروستکردنی هەندێ شێشە بێ بەڵام لە ڕاستیە دوایی لە محاسڵەی نیئاییە لە وێزگی ئەخیرە من قەنەعەتم وایە هەموو هێزەکە لە دەستی خەڵکایە بە پێچەوانەوە لە دەستی حیزبی دەسەڵاتدار و لە دەستی دەوڵەت و لە دەستی ئیدارە و بەڕێوەبردنی وڵاتە نابێنێتەوە بۆ چونکم خەڵک دوو محەتەی زۆر گرنگ لە بەردەمیایەتی یەکەم لانی کەم حتا لە دەوڵەتە ببوورە دیکتاتۆرەکانیشە پرۆسی هەڵبژاردن هەیە بەڕاست لانی کەم 4 ساڵ بێت 2 ساڵ بێت 5 ساڵ بێت بە پێی ئەو سیستەمەیەکەوە لە وڵاتەوە بە پێی ئەو دەستوری کە لە وڵاتە هەیە دیاری کراوە باشە خۆ خەڵک ئەتوانێت تەنانەت ئەگەر فشاریشی لەسەر بێ خاوەنی هیچ نەبێ خاوەنی دەنگی خۆیەتی دەنگی مێرە لەوەیە کە نەزاهەت تەنانەت ینی یانگومان لە نەزاهەت لە پاش ینی پڕیوەتەوە ناو سندوق و چوزانە بژوورەکانی یعنی جاکردنەوەی دەنگەکان لە هەرێمی کوردستان ئەخر باشە خۆ ئەوە لە پرۆسەیەکەوە توانرا چەند هزار دەنگێک تەسفیر کرێنی من قەنەعەتم بۆ نیە ینی مەبەسم لە بەهێزی بنیادی هێز و ماف و ئازادیەکانی خەڵکە لە بەرامبەر دەسەڵاتە چونکم دوجار هەر دیسانەوە ئەوە کۆمەڵانی خەڵکن کە دەسەڵات دەگۆڕن ئێمە نەمان بیستەوە بەڕاستی هیچ دەسەڵاتی توانی بێتی بەوەی کەوا خەڵک بگۆڕێ بیخاتە سەر ئاراسەیەکی تەواو و تەئیدی ئەو میتۆدە بکاکە و دەسەڵاتە پەیڕەویەکە بە پێچەوانەوە ئەمە لەوانەیە تاکو و ماوەیەک یان چەند ساڵێک یان چەند ڕۆژگارێکی کەم ئەمە بچێتە سەر بەڵام خۆ دوجار خەڵک کە هوشیار بووە داوای ماف و ئازادیەکانی خۆی ئەکا بۆیە من پێم وایە ئێستا ئێمە لە مەرحەلەیەکەین لە قۆناغەکەین بەڕاستی هەم خەڵک گلەی هەیە لە دەسەڵات و هەم دەسەڵاتیشە بێ اعترافکە بۆی کە مقەسیرە بەرامبەر بە ماف و ئازادیەکانی خەڵک یعنی ئێمە ئێستا لەو مەرحەلەیەین لەو قۆناغاین بۆیە اعترافکردنی دەسەڵات بە کەم و کورتیەکانی خۆی لە بەرامبەر بە جێنەهێنان و نەدانی ماف و ئازادیەکانی خەڵک من پێم وایە ئەمی ئەطرافە زۆر جوانە بۆ دەسەڵاتێک ئەگەرچی خۆشی مستەبید بێ ئەگەرچی خۆشی ناشرین بێ و لە بەرامبەر ئەوەشا خەڵک ئەگەر دەنگ هەڵ نەبڕێ لە بەرامبەر ماف و ئازادیەکانە بەڕاستیەوە بێ و خەڵکە بڵی شایانی ئەو جێلێتی و ئەو دەست بەسەر زۆر ساکە کاک ئیسماعیل هەڵ ناکە یعنی دەنگ هەڵنەبڕنی خەڵک یا زۆر پێداگیری نەکردنی خەڵک لەسەر ئەو خواست و ئەو چاوەڕوانیانەی کە هەیەی لە هەمبەر داواکاریەکانی خۆی بە تایبەتی کە بەهۆی ئینتیمای سیاسی خۆی بەشێکی ئەم ئەرکەی داوە بە حیزبەکان کە دەستن ناو حکومەت ڕۆڵی گرنگی بینیوە لەوەی کە ینی جۆرێ لە چاکبەستویی لە هەمبەر جێبەجێکردنی خواستی خەڵک لە هەرێمی کوردستاندا هەبێت. بەتاکیید کەم و کوڕی بەدی دەکرێت لە خواستەکاندا لە هەوڵدان بۆ هێنانەدی خواستەکان بەهۆی ئینتیمای حیزبیەوە تا ڕادەیەک ئەوە زاڵە بەڵام وەکو گوتیشم لە 100% هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناگرێتەوە بەڵکو ڕێژەیەکی دیاری کراوە بەڵام خۆ خەڵکی لە زۆر بابەتدا دەنگی هەڵبڕیوە لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لە ڕێگای مقابلاتەوە لە ڕێگای ئەحزابە سیاسیەکانەوە لە ڕێگای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە زۆر مەحەتەی بە تاقی کردوێتەوە لەوانەیە سوودی نەبوو بێ زۆر و هەوڵی داوە لە ڕێگەی مباشر و ڕاستەخۆش هاتۆتە سەرشقام و لەوانەیە لی درابێت هەتا لە کەم ئەندامانی داما و دراوە سەرڕای ئەوەی کە لە خەڵکی زۆر ئەندام و تەواو ئەندام بەرحاڵ خەڵکی بام دەمەوێت ئاماژە بەوە بکەم خەڵکی کۆمەڵێک خواستی هەیە ئەو خواستانە دەبێت جێبەجێ بکرێت و ئەگەر لە ڕابردوودا خواستی خەڵکی و داواکاری خەڵکی و دەنگی خەڵکی حیسابی بۆ کرابە لە 25 ساڵی ڕابردوودا ئێستا ئەو بەرنامە دەبوو نە خەڵکیش لە چەقبەستوویەکی سیاسی ئاوادا دەبوو لە گێژاوێکی سیاسی ئاوادا نەدەخولایەوە من پێم وایە خەڵکی یەکێک لە داواکارەکانی قوت و موچەی فەرمانبەران و قوتی خەڵکی بە شێوازێکی گشتی و یەکێک لە داواکاریەکان لەوان داواکاریەکی سیاسی بێ ڕێزگرتن لە دەنگیانە ئەو دەنگی کە داوێتی بە نوێنەرەکانیان لە پەرلەمان و کاراکردنەوەی دەستگاکانە
یەکێک لەو خواستانەی بریتیە لەوەی کە شەفافیەتە بێ لە هەرێمی کوردستاندا ئەو نەوت و سەرۆت و سامانە دەبردرێ و قۆرق دەکرێ و کەس نازانێ بەرەو شوێ دەبردرێ و داهاتەکەی چیرێ دەکرێ. یەکێک لەوانە خواستەکانی هاوڵاتیان ئەوەیە کە دەستگاکان کاری خۆیان بکەن، دەسەڵاتی تەشریعی پەرلەمان تەشریع بکات، دەسەڵاتی سوڵتەی قەزایی دەوری خۆی بژێڕێ و سەربەخۆ بێت و دەسەڵاتی تەنفیزی بە هەمان شێوە کە ئەوانە کاری خۆیان بەڕاستی وەکو پێویست جێبەجێ نەکردووە. و ئەوەی هەیە لە هەرێمی کوردستاندا بە شێوازێکی گشتی لە خزمەتی هاوڵاتیاندا بێت. ئێستا هاوڵاتیان سەرڕای ئەوەی کە موچەی خۆیان پێ نادرێ بەشێکیان وە قوتەکەیان قۆرخ کراوە، قەرزداریش کراونەوە. ئێستا 22 میلیارد دۆلارە هاوڵاتیانی هەرێمی کوردستان قەرزدارن لە جیاتی ئەوەی کە یارمەتیان بدرێ و لەو گێژاوە ئابووریە ڕزگاریان بکرێت. خاڵێکی دیکە ئەوەیە کە ئەو گەندەڵیە نەمێنێ، خاڵێکی ئەوەیە کە ئەو ڕسومات و بازەی کە زیاد دەکرێت لەسەر هاوڵاتیان ئەوە زیاد نەکرێ و ئەو کارەبا و خزمەت گوزارە گشتیەکان بۆ هاوڵاتیان دامی بکرێت کە 25 ساڵە هەر داوای دەکا و جوابی نادرێتەوە. و خاڵێکی دیکەی زۆر گرنگ کە وعد و بەڵێنەکانی کە ئێستا ئەوەی کە ئەو وعد و بەڵێنانی دەدا سەرۆکی حکومەتە و دەسەڵاتی تەنفیزیە جێبەجێیان بکات لەوەی کە هاوڵاتیان بەشدار من لە پشکی نەوت سوود وەربگرن، نەک قەرزدار بکرێنەوە لەسەر نەوت کەوەی کە ئێستا 22 میلیارد دۆلارە هاوڵاتیانیشی پێ و قەرزدار کراونەوە. ئەو جا چەند موچە و بندیوار و سەردیوار نەمێنێ، بندیوار ئەوەی کە لە چەند موچەیەکی پێدرێ و دەوامیش ناکە، سەردیواریش ئەوەیە کە بەبێ منەتی وەری دەگرن، بەبێ منەتی نەوتەکە دەبردرێ، بەبێ منەتی قوتی هاوڵاتیان زەوت دەکرێت، بەبێ منەتی بڕۆ کامیراکانی چاودێری بەسدا هاتی ئەوان تەماشا بکە بزانە دەستە شوێوە ئەو شوێنەی کە بۆی دەچێ بەس ئەوەی لێکۆڵنەوەکی لێ بکرێن پێم وایە من لێرە نایڵێن بەڵام زانێ دەستێ باخەڵی چێوە، ئایا دەستە باخەڵی حکومەتەوە یان دەستە باخەڵی حیزبێکی دیاریکراو لە ناو حیزبێکی چەند کەسێکی دیاریکراو. هەموو ئەوانە داواکاریەکانی خەڵک و خواستەکانی خەڵکن. بەداخەوە تا ئێستا خواستەکانی خەڵکی گوێ لە ڕانەگیراوە، هەرچەندە حیزبەکانیش نوێ نەرهاتیان کردووە، هەوڵیشیان داوە، بەڵام نەیانویستووە لە کۆتاییدا بەرەو ئاقارێکی خراپ بڕوا، بەرەو ئاقارێک خوا نەخواستە شۆڕشێکی عەسکەری لێ بکەوێتەوە، بەرەو ئاقارێک کە هاوڵاتیان هەموو بەرەو خوا نەخواستە ڕاپەڕینێکی لەو بابەتە بچن لە بەرەوەی هاوڵاتیان وا حیزاب دەکەن و حیزبە سیاسیانە. ڕێزت باسی لێوە دەکەی لە ڕاستیدا پاساوی کۆمەڵێک هێزی سیاسیەکە لە ڕابردوودا خۆیان بۆ ئۆپۆزیسیۆن وێ ناکردو بۆ خۆ دزینەوە لە بەرپرسیارەتی لە بەرامبەر خواستی خەڵک لە ئێستادا بەڕێزم ئەم جۆرە قسانە دەکەن، هۆشداری دەن لە خەتەر چوزانم لە چی. کاک شۆڕش دەزانی چۆنە خۆی ئەوەی کە مەسئولی یەکەمە دەسەڵاتە، دواتر حیزبە سیاسیەکانن کە لە دەسەڵاتن و لە دەسەڵاتی ژنینە کە بەشێکیان لەوانەیە دەسەڵاتیان نەبیان دوور خراونەوە، هەموو ئەوانە مەسئولیەتیان لەسەر شانە بەڕازی هەرێکە و بە ڕێژەی خۆی. بەڵام تۆ دوای ئەوەی هەموو میکانیزمێک بەکاردێنی وەکو حیزبێکی سیاسی چی دەمێنێتەوە؟ یعنی دوای ئەوەی هەموو میکانیزمێک بەکاردێنی حتا دەگاتە حاڵەتی ئەوەی کە علاقاتی سیاسی لەگەڵ حیزبێکی دەسەڵات کە ڕێشمی کاروبارەکانی بەدەستە نامێنێ، حتا وای لێ دێت تۆ سزا دەدرێ، ینی لەوە زیاتر چ بکرێ؟ پێم وایە ئەستەما ئەو کاتەی کە هەر باز لەوە بکرێ ئیلا هەر بەرامبەر مەسئولە هەر دەبێ ئەو شتێک بکات چی بکات، ینی لەوە زیاتر کە ئەو پەڕی هەڵوێستی نواندووە. ئێمە وەکو دەڵێ بە ئینسافەوە قسە بکەین لەسەر بابەتەکان، هەر حیزب و لەوانەیە پشکێکی لەو پشکانە پێ بڕێ، بەڵام لەوانەیە بەشێکی زۆر ئەرکی سەرشانی خۆی ناڵم بە زیادەوە، چونکە ئەوەی کە بکرێ لە خزمەتی هاوڵاتیان بە زیادەوە ئەنجام نادرێ، بەڵکو هەچی بیکەین ناگاتە ئەوەی کە ئێمە لە خزمەت هاوڵاتیان دابین و لە خزمەت هاونیشتیمانیانی خۆمان دابین بە شێوازێکی گشتی وەکو هەموو حیزبە سیاسیەکان. بەڵام ئەوەی کە بەرپرسی یەکەمە ئەو دەساڵاتەیە کە ئیستیغلالی ئەو بارودۆخە دەکات، دەزانێت کە حاڵەتێکی ئاوا ڕوونادا هاوڵاتیان دڵسۆزن، حیزبە سیاسیەکان دڵسۆزن، پەنانابن بۆ کارێکی ئەوە ئیستیغلالی ئەوەی کردووە. زۆر باشە سپاس دەکەم زۆر. بەڵێ کاک حەجیم کاتی ئەوە نەهاتووە شەقامی کوردی کۆمەڵگەی کوردی بیر لەوە بکاتەوە کە لە دەرەوەی حزب و لە دەرەوەی ڕێکخراوەکان تێ ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی هەرچیەکە ینی خۆی ڕێک بخاتەوە بەلوەرە و گەڵاڵەی دید و بۆچوونەکانی بکە لە هەمبەر خواستەکانی خۆی بکەوێتە جوڵە لە دەرەوەی حزب لە هەمبەر خواستەکانی خۆی. من پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەدرێژایی خەباتی خۆیان ڕووباری خوێنیان داوە لە ناو لادیەکانە ژیانی هەموو ماڵ و مناڵیان کردوێتە بەر خەتەر و ترسەوە بۆ ئەوەی کە ڕۆژێک ئازادی بەبەرهەم بێنن
ئەو ئازادی کە لە دوای نەوەتویەکەەوە بەدەستیان هێنا من پێم وایە ئەو خەبات و ئەو تێکۆشانیان بۆ ئەوە نەبوو کە ئێستا لەلایەن حزبی دەسەڵاتداری کوردیەوە ئەو مافانیان لێزەوت کاتەوە کە خەباتیان بۆ کردووەوە من ئەو پرسیاری جەنابەت من وای پێناسە ئەەکەم پێویستە حزبی دەسەڵاتداری کوردی بەخۆدا بچێتەوە پێش ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوازێکی تر بیر بکەنەوە کە مافەکانیان چۆن بەدەستدێنن یا جموجۆڵێکی وا لەناو خۆیانە کۆیان بکاتەوە ئەوەی کە چۆن ئەم سیستەمە بە شێوازێکی تر بگۆڕن پێویستە حزبی دەسەڵاتداری کوردی گۆڕانکاری لە خۆیان بکە بە خۆیان بچێتەوە بۆ ئەوەی کە خزمەتێکی ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانکە بەتەکید بەڵام بۆ ئەوە پێویست نیە ینی خەڵک حزب ناچار بکە بەتەکید من پێم وایە وەک ئەوەی یەکەم جاش ئیشارەتم پێدا هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەنگاوی لەو جۆرە بابەتیان ناوە پێشم واشە ئەینێن و بەردەوامیش ئەبن لەسەر ئەوەی کە حزب ناچار بکەن لە نەتیجەی آخر هەر ئەبێ خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرکەوتو بێ و نەتیجەی آخر هەر هاوڵاتیانی هەرێمی کوردستانە چارەنووسی هەم ئەحزابە سیاسیەکان و هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم دەسەڵاتداری کوردیش دیاری بکەن بۆیە پێویستەکە دەسەڵاتداری کوردی واز لە مۆزە سیاسی ئێستا بێنێ واز لەوە بێنێ کە عەقدی نەوتی 50 ساڵە ژێر بەژێر ئیمزا بکە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچ ڕوونکردنەوەیکی نەداتێ و نەزانێ ئەم نەوتەی کە ئەڕوا داهاتەکە ئەچێتە جیفانی چێوە و خۆشی لەم بارودۆخە سەختە بگوزارێ ماڵ و مناڵ و وەزنی گوزارانی لەم شێوازە بگوزارێنێ و بژێت و بە چارەکە موچەیەک بەڕێ بکەیت بەتەکید بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە نەتیجەی آخر ئەگەر بێت و حزبی دەسەڵاتدار خۆدا بەدا و تعامل نەکە بەرنامەکانی خۆی نەگۆڕێ من پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناچاری ئەەکەن کە گۆڕانکاریی گەورە هەم لە ئەحزابە سیاسیەکان هەم لە دەسەڵاتداری کوردیەکەن بەڕێزت پێشبینی ئەوە دەکەی بەتاکید زۆر چاکە بەس هەز ناکەی ئەمە ینی ڕوودانی تۆزە قورس و گرانە ئێمە لە 2011 بەنمونە لە هەفتەی شوبات بینیمان تا ئەندازەیەک لە دەرەوەی خواست و ویستی هەندێک هێزی سیاسی جموزۆڵێک لەسەر شەقام دەستی پێکرد ساڵی پار بە هەمان شێوە جموزۆڵێک هەبوو مانگرتن هەبوو بەڵام شتێکی ئەو تۆیانی ڕوونێدا کە دوانجاریە مەرج نییە خەڵکیش دەرس و تەجروبەی لەوە وەرنەگرت بێ من پێم وایە ئەگەر بێت و دەسەڵاتداری ئەمڕۆی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و ئەحزابی دەسەڵات بە حیزبەکەی خۆشمەوە ئەگەر نەچنە ژێرباری جێبەجێکردنی خواست و داوا و ماف و ئازادی ڕەواکانی خەڵک ئەوە مافی دیسانەوەش مافێکی ڕەوای خەڵکە بیر لە ڕێگا چارە بکاتەوە بەڵام مەرج نییە بە میکانیزمی تونند و تیژی بێ بە میکانیزمی فشاری نامەدەنی بێ اینجا خەڵکیش دەرس و تەجروبە وەرەگرێتەوە بەڕاستی ئەگەر هەرزانی لە بەرامبەر خواست و داواکاریەکانیان داپڵۆسرێ لەلایەن دەسەڵاتەوە بیر لە ڕێگاچارەی کاکاتەوە بیر لە ئیختیار و ئۆپشنی ترەکاتەوە بیر لە میکانیزمی نوێ ئەکاتەوە اینجا لەوانەیە کە ڕەنگە ئەمڕۆ نەبێت ڕەنگە ینی بەیانی ببێ دوور نییە بەڕاستی بەڵام ئەوەیە ئەبێ هەموو دەسەڵاتێک بە دەسەڵاتی خۆشمانەوە دڵنیابێلەوەی کەوا پەتی زوڵم و زۆر و نەعەدالەتی کورتە هەر ڕۆژێ بێ لای کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە ئەو پەتە ئەپچڕێنرێ بەڕاست زۆر چاکە بە دوا پرسیار لە کاگەی ئیسماعیلی بکەم کاگەی ئیسماعیل ئەمڕۆ خەڵک لە بەرامبەر ئەو خواست و لە بەرامبەر ئەو داواکاریانەی کە هەیەی دەبێت بکە بەرپرسیارەتی خەڵک چیە لە ئەمڕۆدا؟ من پێم وایە بەرپرسیارەتی لە ئەستۆی زیاتر دەسەڵات و حیزبە سیاسیەکاندایە بە تایبەتی ئەوانەی کە لە دەسەڵاتدانە خەڵکی مەسئولیەتی خۆی پێم وایە جێبەجێ کردووە بێدەنگ بووە لەو کاتدا کە شەڕی داعش بووە لە مافەکانی بێدەنگ بووە لە کۆمەڵێکشت بێدەنگ بووە لەبەر وەزع و باروزروفە نائاساییەکەی هەرێمی کوردستان کە لە ڕابردوودا هەبووە بەڵام پێم وایە اختیاراتی زۆری لە پێشە کە بۆی کە لە داهاتوودا لەوانەیە اختیاری دیکە بگرێتە بەر میکانیزمی دیکە بگرێتە بەر بۆ داواکاری مافەکانیان و پێشم وایە ئەو خەڵکە بەو شێوازە تا سەر بێدەنگ نابێت مەسئولیەتەکەی ئەوەیە کە بەو شێوازە بێدەنگی نەمێنێت زۆر چاکە زۆر سپاس دەکەم بەڕێز کاگەی ئیسماعیل ڕەسوڵ بەرپرسی مەڵبەندی سەی کۆمەڵی ئیسلامی زۆر سپاس دەکەم کە لە ستۆدیۆی هەولێری پایتەخت لەگەڵم بووی هەروەها زۆر بەڕێز کاگ ڕەوف ڕەباتی کارژێڕی لە کیچواری پارتی دیموکراتی کوردستان هەروەها زۆر بەڕێز کاگ حەکیم محەممێد
من پێم وایە وەکەوەی کە باس کرا کە خواستی خەڵک بەتاکیید خواستی خەڵک ئەگەر جێبەجێ نەکرێ هەنگاوی ترنجێ بۆ نمونە ئێستا خەڵک ئەپرسێت باشە ئەگەر ئێمە بەرنامەی ڕاپرسیمان هەیە و کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەریم شەکەینەوە باشە لە فترێکی زۆر مەسافەی 36 ڕۆژ بینە ئەمە یعنی چی خەڵک لەم وەزع نائەمواری ئابووری ئەژێ تۆ بۆچی ئەم پارەیە بە هەدەرە دەی بۆ هەڵبژاردنەکە لە یەک کاتا ناکەی ئەمە معنای وایە بەڕاستی تۆ خەمی ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانت نییە کە ئێستا وەزعی هەرێمی کوردستان بەتایبەت لە ڕووی ئابووریەوە کە حتا حزبی دەسەڵاتدا خۆشی ئەتراف بووەکە کەچ لە وەزعێکی خراپە تا بە نەعادالەت ئەوش مەسیجێک بوو با بگەێنرێ زۆر سپاس دەکەم هەروەها بۆ تۆ کاکە حەکیم عوبێد ئەندامی جەفاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان سپاس تۆشەکەم سپاس بۆ ژمێنەرانی بەڕێز زۆر سپاسان دەکەم